وەکیمە گوت لێ سەرفەرمانە سەرۆکوەزیران مەسرۆر بارزانەی 25 گەنجێن کورد ژێ لیبیایە هێنە ڤەگەڕاندن بە کوردستانê پاسپۆرت بۆ تێنە چێکردن تکێتێ wan têne birîn û divedgerîne nava axa Herêma Kurdistanê kengî ev genc digehin rêkarên henê durustkirina pasportê ye birîna tikêtê ye aya timanbûne ne kengî bi temamî dêgehin van pirsan ji Diktor Ehmed Sehaf Serokê Şandiye Iraqê li dewleta Libya birêya telefonê ji Trablusdê digel me bîtin dê ji wî pirsim Diktor Ehmed tu bixêr hatiye Kurdistan 24 25 gencên Kurd li Libyayê selametin proseya vegerandina wan bi kî vegeheşt بله دکتور احمد تو بخیراتی کردستان 24 حسکم بزانم پروسه وگراندنا 25 گنجین کردن آزادگیری لیبیای به کی وگهشت زۆر سپاس بۆ بەڕێستان سڵاوێکی گەرم لە کەناڵی کوردستان 24 و بینەرە بەڕێزەکانتان دکتۆر ئەحمەد سەحاف لەگەڵتانە سەرۆکی نێردەی کۆماری عێراق بۆ دەوڵەتی لیبیا لە تەرابڵس سەبارەت بە ڕێکارەکان کە باڵیۆزخانەکە گرتوێتە بەر تەواوی ڕێکارەکان تەواو بوونە بە تەواوی کۆتاییان هاتووە ئێستا لەگەڵ لایەنە پەیوەندیارەکانی لیبیا بە تایبەتی وەزارەتی ناوخۆ و هەماهەنگی نێودەوڵەتی لە تەرابڵس یاخود بەڕێوەبەرایەتی ناوەندی کۆچی نایاسایی کارمان کردوە تەواوی ڕێکارەکان کۆتاییان هاتووە تکتی گەڕانەوە بۆ هەر 25 گەنجە عێراقیەکە دابین کراوە تکتەکانی گەشتی ئاسمانی بۆیان دابین کراوە لەلایەن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ڕشت بووە لەوەی تکتەکانی گەڕانەوە بە شێوەیەکی بێبەرامبەر دابین بکات و بە سەلامەتی ئەو گەنجە کوردە عێراقیانە بگەڕێنەوە گەڕانەوەیان لە نۆی ئەیلول دەبێت کاتژمێر حوتی بەیانی بە کاتی پایتەختی لیبیا تەرابڵس فڕۆکەکەیان هەڵدەفرێت لە تەرابڵس بە هێڵی ئاسمانی تورکیا لە دەگەڕێنەوە بۆ فڕۆکەخانەی ئیستانبول یەکەم جار دواتر لە ئیستانبولەوە بۆ فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی باشە ji kengî ev gencên henê hatibûne girtin li Libyayê û kengî hatine azadkirin aya bi selametin ev gencên Kurd hiç hatine eşkencedan lêdan hiç nexweşiyek dît باڵیۆزخانەی عێراق لە تەرابلوس پێداچوونەوە دەکات و وردەکاری دەکات لە ئازادکردنی و کۆچبەرە نایاسایانی کە ژمارەیان 25 گەنجە پێداچوونەوە بۆ بابەتە دەکەین زیاتر لە 40 ڕۆژە چاودێری بابەتەکە دەکەین پێشتریش وردەکاریمان پێدراوە کە بوونیان هەیە لە لیبیە ژمارەیان چەند بووە بەر لەو ڕێککەوتە کە زانیاری بڵاوکرابێتەوە ئێستا سەیری تەواوی وردەکاری داواکاریەکان دەکەین و داواکاریەکان بۆ گەڕانەوەی خۆویستانە بۆ عێراق وەک گوتم لە نۆی ئەیلول کاتژمێر حوتی ئێوارە بە کاتی تەرابڵس فڕۆکەکەیان هەڵدەفرێت کە دەیانگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان لە عێراق دوای ئەوەی بە ترانزیت دەگەن بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئیستانبول دۆخی تەندروستیان باشە سەلامەتن لە ڕاستیدا بە هیچ شێوەیەک ئەشکەنجەن نەدراون یاخود بە شێوەیەکی خراپ مامەڵەیان لەگەڵ کرابێت و مافەکانی مرۆڤ تێدا پێشێل کرابێت باڵێزخانی کۆماری عێراق لە تەرابڵس و خۆشم لە نزیکەوە چاودێری دۆخیان دەکەم ئاگاداریانم ڕۆژانە ئاگاداریانم خۆراکیان بۆ دابین دەکەین هەواڵیان دەپرسین جگە لەمەش هەندێک دۆخی ئەمنی کە ئێوە بە دڵنیاییەوە ئێوەش ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ ئێمەدا پایتەختی لیبیا بەم دواییانە لە ڕووی ئەمنیەوە ناسەقامگیر بووە پێکدادانی چەکداری ڕوویداوە ویستمان سەلامەتی ئەو
کۆچبەران لە ناوەندی دەست بەسەرداگرتن دابیم بکەین کە دەست بەسەر کرابوون لەگەڵ بەڕێوەبەڕایەتی کۆچی نایاسایی لە ڕۆژهەڵاتی لە بەشی ڕۆژهەڵاتی پایتەختی لیبیا تەڕابلوس وەڵامێکی زۆر ئەرێنی و باشیان هەبووە لەلایەن ئەو ناوەندە وەڵامێکی زۆر باشی هەبووە و لایانی پەیوەندیداریش لایەنێکی باش بووە. جارێکی دیکە سوپاسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە دەکەم بەڕێز سەفین دزەیی و ئەو لایەنانەی کە لەگەڵی بوونە پێداچوونیان بۆ دۆخەکە کردووە، تکتی گەڕانەوەیان دابین کردووە، پلیتی گەڕانەوەیان دابین کردووە و هەروەها سوپاسی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەم، سوپاسیان دەکەم بەڕێز پەرلەمانتار دکتۆر موسەنا، بەڕێز دکتۆر محەممەد پەرلەمانتار لە بەغدا و چەند ئەندامێکی دیکەی ئەنجومەنی نوێنەران سەرۆکی یەکێتی هەروەها سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاگاداری ئەگەر زانیاریان بدەمە چەند ڕۆژە ئەفگەنجێن کورد دەست بەسەرداگرتی بوون. ئێمە باس لە ڕێکەوتی هاتنیان دەکەین بۆ کە لە ناوەندی دەست بەسەرکردن بوونە ئێستا لەوێن نزیکەی لە 21 ڕۆژە لەوێ بوونە تا ئێستا ئەوان لە خاکی لیبیا بوونە بەر لەو ماوەی کە لە ناوەندەکە دەست بەسەر کرابن بێ ئەوەی بگەن بە کەناراوەکان لە ڕاستیدا لە کەناراوەکان لایەن هێز ئەمنیەکان دەست بەسەر کران دواتر ڕادستی ناوەندی دەست بەسەرکردنی کۆچبەری نایاسایی کران. دەمەوێ باز لە بابەتێکی زۆر گرنگ بکەم بەڕێز سەرۆکی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دەرەوە دکتۆر فواد حوسێن هەمیشە داوا لە نێردەکانی عێراق دەکات لە دەرەوە، هەمیشە لە ڕووی مرۆییەوە زۆر لە نزیک چاودێری دۆخی هاوڵاتیانی عێراق بکەن بە شێوەیەکی خۆویستانە هاوڵاتیانیان بگەڕێنەوە لە بەڕێبەرایەتی کونسوڵیەکان لە باڵێۆزخانەکان وەکیلی وەزارەتی کاروباری یاسایی ئەمانە هەمویان گرنگی بەو دۆسیە دەدەن. ئێمە وەکو باڵیۆزخانە وەڵامی هەموو ئەو گرنگیانە دەدەینەوە دەستخۆشی دەکەین و کۆچبەرانمان گەنجەکانمان. دکتۆر ئەحمەد ئەگەر ئەم ئامارێکی ئەف ساڵە بێژین چەند عێراقی دنافواندا کوردن ji herêma Kurdistanê li Lîbyaya hatîne deste serkirin û hatîne vegerandin. Eger kuye giştî bûme bêjî helbet armanca wan gehiştine bi Ewropa bi rêkaya avê eger hîn nezanin. بەڵێ ژمارەی ئەو کۆچبەرانە دەگاتە 88 گەنجی عێراقی، زۆرینەیان لە ڕاستیدا خەڵکی هەرێمی کوردستان، زۆرینەیان لە پارێزگای سلەیمانیەوەن، زۆرینەیان لە قەزای ڕانیە بووە، خەڵکی قەزای ڕانیەن. پێشتر خۆم لە نزیکەوە داوام لە کەسوکاری خۆمان کرد لە عێراق لە هەرێمی کوردستان کە ڕێگە بە ڕۆڵەکانتان مەدەن کۆچی نایاسایی بکەن، ئەوانە ڕوبەڕووی مەرگێکی تەواو دەبنەوە لە دەریایە کە کەناراوەکانی بەسەر وڵاتانی ئەوروپا دابەش بووە، فراوانە خۆیان دووچاری لێپرسینەوەی یاسایی دەکەنەوە لە لیبیا کە ڕێکاری یاسایی زۆر تون لە دژیان دەگیرێتە بەر لە لیبیا. ئەوانە ڕوبەڕووی مەترسی ئەمنی و تەندروستی دەبنەوە لەو ڕێڕەوە مەترسیەدا و بەم شێوەیەشکە لەلایەن تۆڕەکانی بە قاچاق بردن بە خراپی مامەڵەیان لەگەڵ دەکرێت. داوا لە هەموو دامەزراوەکان دەکەم لە خێزانەکانمان لە عێراق گرنگی بە ڕۆڵەکانتان بدەن، ڕێگەیان پێ بدەن و ڕێگە خۆشکەر بن، بوونیان هەبێت لە ناو وڵاتی خۆیان، دەرفەتی کاریان هەبێت، ئایندەیەکی باشیان هەبێت لە ناو عێراقدا. ئامانجیان لە ئەوروپا ئەم ئایندێ و ئەو ئامانجیان بۆ دەستەبەر ناکات. بەێ کەواتە دکتۆر ئەحمەد سەحاف سەرۆکێشاندیە عێراقی لە دەوڵەتە لیبیا
ji Trablusê dibêjîtin daxwazê ji xêzanên Kurd û bi giştî Iraqî dikin bila berê zarokên xwe nedin evan rêkên qaçax heta ku bikevne destê hêzên emnî bihêne lêdan eşkencecan xwedê neket belkî divan rêka canê xwe jî ji dest bidin. Hewedît ji destpêka ev salaheta nûke 88 gencên zorbeya wan Kurd û Iraqî li Lîbyayê hatîne desteserkirin û hatîne vegerandin bo navxoya Iraq û Herêma Kurdistanê vana hewl dida birêkên qaçax û bigihîne welatên Ewropî lê helbet vê rêkên metirsiyeke zêde lê ser jiyana wan heye. Vaya hewedît 25 genç 21 roje li Lîbya asê bûne zîndan kirîne. Êdî bi fermana Serokwezîran Mesrûr Barzanî tikêt û karûbarên wan hatîne rêkxistin dihêne vegerandin nehî vê heyvê. Gelek spasiyet dikim Diktor Ehmed.